بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەرەبەیانی ئەمڕۆ تەرمی 16 کۆچبەری دیکەی کورد گەڕایەوە هەرێمی کوردستان کە لە 23 مانگی ڕابردوو لە ئاوەکانی نێوان فەڕەنسا و بەریتانیا خنکابوون. گەڕانەوەی کۆچبەرانە لە کاتێکدایە تاکو ئێستا چارۆنسی ژمارەی کۆچبەری دیکەی کورد کە لە هەفتەی ڕابردوو سێ بەلەم وەرگەڕان لە دەریای ئیجە تاکو ئێستا چارۆنسەکەیان دیاری نەکراوە. لە بیلاڕوسیاش کۆچبەرانی کورد لە بارودۆخێکی خراپدان و لە زۆرێک لە کەمپەکانی یۆنان لە تورکیا لە دارستانەکانی فەڕەنسا کۆچبەرانی کورد لە بارودۆخەیەکی خراپدان. لە بەرنامەی ئەمڕۆ باز لە گەڕانەوەی تەرمێ و 16 کۆچبەرە و دۆخی کۆچبەرانی کورد و هۆکاری ڕۆشنیان بۆ دەرەوەی وڵات دەکەین. لەگەڵمان بن. بۆ جارێکی دیکە ژمارەیەک خێزانی کورد دڵبریندار و جەرگ سوتاو بوون، بەشێک لە شارەکان لە ماتەمینیدا بوون. بەرەبەیانی ئەمڕۆ تەرمی 16 کۆچبەری کورد کە مانگی ڕابردوو لە کەناڵی ئینگلیزی گیانیان لەدەستدا گەیشتنەوە هەرێم لە زێدی خۆیان بە خاک سپێردران. لە کۆی تەرمی 16 کۆچبەرە گەڕاوەکە حوتیان خەڵکی بتوێن پشدەر بوون کە سوکاری کۆچبەرەکان بە دڵێکی پڕ لە حەسرەتەوە تەرمی ڕۆڵەکانیان بە خاک سپارد و دەڵێن هۆکاری سەرەکی کۆچی گەنجان و هاوڵاتیان بۆ خراپی ئیدارەدان و خەمساردی حکومەت و دەسەڵاتداران دەگەڕێتەوە. کوڕی ئێمە جۆلەجی نەوتی تەواو کردبوو، شادێکی باشی هەبوو، بەڵام بەداخەوە لەبەر بژێوی ژیان کەوای لێکرد گەنجێکی ئەوان نەتوانێ دابمەزرێ یان نەتوانێت کار و کاسپێک بدۆزێتەوە. بێگومان هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئێمە لە هەرێمێکین دوای 30 ساڵ بەداخەوە ئەوە دەڵێم حکومڕانیەکی باش نەبووە تا بتوانێ ئەو خەڵکە بگەنێتە کەنارێکی ئارام بۆی بتوانێت وەکو چۆنەها وڵاتان بژێوی کۆمەڵگا بتوانێت وەکو چۆن دەڵێ دابین بکرێ. بۆیە هۆکارەوەیە کە ئەو گەنجانە سەری خۆیان هەڵدەگرن لە بێکار و کاسبیە کە دەڕۆن بۆ ئەوروپا بۆ هەندەران. لە قەزای دەربەندیخانیش دوای مانگێک لە خنکانیان لە کەناڵ ئینگلیزی و ئاوەکانی نێوان فەڕەنسا و بەریتانیا تەرمی ئەندامانی خێزانێک کە پێک هاتبوون لە دایکێک و 3 مناڵ گەڕێنرانەوە هەرێمی کوردستان و لە گۆڕستانی قەزا کە بە خاک سپێردران. ئەوەنە زەحمەتە هەتا ئەکەن بەتەڵاکەوە. من خۆم ئەو ئاوی ئیجامە بینە وەڵڵا شایەت ومانمێنە باشە 3 شەو 3 ڕۆژ ناو یەختەکاماینەوە، بەڵام خوای گەورە ڕۆحی لێ وەرنەگرینەوە. بەڕاستی بە شێوەیەکی زۆر ناڕەحەتانە ڕزگارمان بوو کە کاتێک باریان کردینە ناو تورکیا بەرەو ئەزمیر شانی وایە و باڵی وایە هەتاکو فڕیان داینە ناو قراخی ئاوەکە، وتیان کاکە ئەمە یەختەکە سوارە بن ئەبێ سوار بن، ینی بە شێوەیەکی ناشرینیش یعنی سواری یەختەکەیان کردی. ئیدارەی سۆرانیش باوەشی بۆ تەرمی 3 قوربانی ڕێگای هەندەران کردەوە، هەریەک لە بڕیار محەممەد و باران نووری و موسلیم ئیسماعیل لە گۆڕستانەکانی ئیدارەی سۆران بە خاک سپێردران. ڕۆیشتنی بڕیاری فەرخە لەگەر هەر هەمویان بڕیار لێرانە جارێک 18 چەقوی بەجەستەی وێ کە لێرە زامدارکرایە، پاشیەوە بڕیار 2 گولەی بەشانی وێ، بڕیار هەم لۆ چارەسەر چویتەوێ هەم لەوەش چویتەوێ کە لەوێ یعنی بڕیار لێرە زیاتر لە 6 خوشک و برای لە خۆی گچکەتری هەیە چوە لەوێ بتوانی بژێوێکی ژیان لۆ ئەوانە دابین بکات لۆ ئەو خوشک و برای خۆیانە دابین بکات و هەم چارەسەری خۆشی بکات لەوێ. بە قورئان تقریبەی ڕۆیشتنی بڕیار تقریبەی کەیسی بڕیار نزیکەی 3 سال زیاترە بی بڕیار لێرانە هەم تۆمەت بارکرا بوو هەم لێرانە جەستەی بڕیار بریندار بوو، بڕیار لێرانە ڕۆیشت بوو چارەسەرێکی جەستەی خۆی بکات و لەوێ لێرانە زیاتر لە 3 ساڵە تا 4 ساڵیە دۆسێ بڕیاری لە دادگایەک لای نەکرایتەوە. لە شەوی 24 لەسەر 25 مانگی ڕابردوو یەختێک لە کەناڵی ئینگلیزی سنووری نێوان فەڕەنسا و بەریتانیادا نوقم بوو و کۆچبەرەکانی کەوتنە دەریاوە کە تێیدا 27 تەرم دەرهێنرانەوە کە 16یان خەڵکی کوردستان بوون، 2 کەسیش ڕزگار کران.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە ستودیۆی سەرەکی میوانداری بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین مامۆستای زانکۆمان کردووە هەروەها وا بڕیاریشە لە سویدەوە ڕەنج پشدەری ڕۆژناونووس و شارەزای بواری کۆچبەران لەگەڵمان بێت. دکتۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو بارودۆخەی کە کۆچبەرانی کورد تێیدان و ئەمڕۆژ تەرمی 16 کۆچبەری دیکە گەڕێنراونەتەوە. پێدواوەی کە ڕوو دەدات ئەوانە قوربانی نەعەدالەتی بڵین گەندەڵین ئەوەی کە ئێستا ڕوو دەدات. سڵاو لە جەناب و لە بینەرانیش سەرەتا سەرخۆشی لە کەسبکاری ئەو ئازیزاناکەم کە ئەمڕۆ تەرمەکانیان هێنانەوە ڕۆحیان شاد بێت شوێنیان بەهەش بێت ئینشاءڵڵا و هەموو ئەوانەی تریش کە چارنووسیان نادیارە ئومێد دەکەین چارنووسیان یەکلایی بێتەوە بەو جۆرەی کە بگەڕێنەوە ناو کەسبکاران یاخود بگەن بەو شوێنەی کە خۆیان پێیان خۆشە واتە تەمە ناکەین بۆ هەموو ئەوانەی کە چارنووسیان نادیارە چارنووسیان بە زیندوی دەربکەوێت و بگەن بەو شوێنەی کە خۆیان مەبەستیانە. لە ڕاستیە ئەمەی کە لە ئێمە ئەیبینین کۆچێکی ئاسایی نییە، یعنی ئەمە شتێک نییە کە با بڵین خەڵک ئارەزومەندانە هەڵی بژارد بێت، ئەمە هەڵهاتنە لە نیشتیمان. ئارەزومەندانە ڕەنگە و کەسانە بن کە بەشێکی زۆری بۆ نمونەوانی کە پێوتێت دۆمێنیکا و ئەو جیاواز سەفەرانی یاخود ئەو ڕەگەزنامانەی وڵاتانی دووەم کە ئەوش بە خەڵکی هێژار ناکرێتەوەی کە و پارێکی زۆری بێت و بەشێکی زۆر لەوانە مەسئولون و یاخود لە حاشەی مەسئولان و یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئیسیفادەیان کرد لە وەزعی کە لە کوردستانە هەیە. بەهەرحاڵ ئەوە جیاوازە، بەڵام ئەمەی کە ئەم خەڵکە لە سنووری بیلاڕووسیا یاخود لە دەریای ئیجا یا بەم شێوە تراژیدیایی کە نیشتیمان بەجێڵن ئەمە هەڵهاتنە لێرە و گەڕانە بە دوای نیشتیمانێکی ترا کە بتوانێت خولیاکانی خۆی ئامانجەکانی خۆی خەونەکانی خۆی تیا بەدیبێنێ. بۆیە لە ڕاستی ئەمە کۆچێکی تەبیعی نییە، ئەمە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکانیش ڕەتکردنەوەی ئەو واقعە تاڵەبێک کە حکومڕانی هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردووە خۆڵقاندوێتی. یعنی بە معنایەکی تر کە من بۆ خۆم لەگەڵەوەم ئێمە ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە بینەوە بە هەموو جۆرێک کە خۆمان بەدەستی خۆمان گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە ئەنجام بین، بەڵام لە دیوێکیە هەڵهاتنە و لە دیوێکشیە ڕەتکردنەوەی ئەم حکومە ناعەدالەتیە پڕگەندەڵیەیە کە لە هەرێمی کوردستانە باش. بەس ئەو هۆکاری ئەم زۆریە کە ئێستا بڵێن بەراورد بە ساڵان ڕابردوو لێ شاوەکە زۆرتر بووە، هۆکارەکەی چێگەر زۆرتر بووە، ینی بەتایبەتی لەم بارودۆخەدا بێگومان بە بڕوای من کۆمەڵە هۆکار هەیە. یەکێک لە یانیەوە قەناعەتی شخصی منە، یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکان ئەوەیە کە خەڵک سەیر دەکات هەرێمی کوردستان حکومەکەی بۆ دوو بنەماڵە ساغ بۆتەوە، ینی بنەماڵی بارزانی و تاڵەبانی لەگەڵ چەند کەسێکی تر لە دەور و پشتیان کە ئەگەر بکرێ ئەگەر گونجاو بێ لە ڕووی زاراوە وەزاراوی خێزانی سیاسیان بۆ بەکاربێنین، ئەمە یەکێکە لە هۆکارەکانی هەڵاتن لە نیشتیمان، یەکێکە لە هۆکارەکانی بەجێشتنی نیشتیمان. یعنی بۆ نمونە سەیریکە ئێستا نەوەی سێهەمی بۆ نمونە ئەوانەی پێش و حکومەکەن، یعنی لە پارتیا چێن ئەوانەی کە حکومەکەن، لە یەکێتیە چێن ئەوانەی کە حکومەکەن. بۆیە ساغبوونەوەی مۆدێلی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بۆ حکومێکی بنەماڵەیی جەردەیی ئەمە یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکانی ناومێدبوونی خەڵک. واتە ئەم ساغبوونەوەی مۆدێلی حکومڕانی بنەماڵەیە بە دوای خۆیان ناومێدی هێناوە، ناومێدیی قوڵ لەوەی کە کەسێکگەڵێ من هەرچەندێکیش بخوێنم هەرچەندێکیش خۆمی لاکەم هێشتا نەوەی فڵان کەس ئەوەتانێ بەبێ ماندووبوون سەرۆشی حیزبە زانکۆی هەیە، خەسخانەی تایبەتی هەیە، سەفەری تایبەتی هەیە. ئەنی ئەم جۆرە لە ناومێدی کە لە ناو هەرێمی کوردستانە دروست بووە هۆکارێکی سەرەکی هەڵهاتن و کۆچە. دیوێکی تری ئەوەیە کە لە ڕاستیە نەبوونی کار، نەبوونی هەلی کار. ینی ساڵانە گەنجێکی زۆر لە زانکۆ پەیمانگەکان دەرەچن ڕەنگە حدودی 28,000 خوێندکار ساڵانە تەخەڕوجکەن. ئەو لە 2013 تا ئێستاکە جگە لە هەندێک بەشە پزیشکیەکان ئەویش زیاتر پزیشکی گشتی و هەندێک لەو ئەخیرە شایەکەم و دووەمەکانی
ئەگەر بەڵام نەچوبێتم ساڵانی 15 و 16 و ئەوانە 1300 تقریبا ژمارەی زۆر کەمە یعنی ڕەنگە ئێستا لە بینی 200 بۆ 300 هزار دەرچووی دانە مەزراو هەبێ لە هەرێمی کوردستانە ئەمە ژمارەیەکی زۆر زۆرە کەسێک کە کاری نەبێت و هەلی کاریشی نەبێ کەرتی گشتی دامەزراندن نییە ئەوە چەند ساڵە پرۆژاسای بودجێ نەبراوەتە پەرلەمانی کوردستانەوە بۆەوەی کە خەڵک دامەزرێنێت چکە ناو بودجا مەسەلی ڕێخستنەوەی میلاکات هەیە و کەرتی تایبەتیش بەڕاستی بە حیزبی کراوە ڕەنگە بەشی زۆری ئەو شوێنانە داوای تەسکیە و ئەمانە لە خەڵککەن بە تایبەتی کەرتی نەوت و هەندێک لە کەرتە حساسەکان وە زۆر شوێنی تریژ ئەتوانم بڵێم یعنی ئێستا بۆ بزانە چەندین خەڵک بەخۆبەخش لە نەخۆشخانەکان و لە شوێنەکانی ترە ینی سەرە ئەنووسێت یاخود ئەبێ چاوەڕە بکە کە دەرفەتێکی خۆبەخشی دەستکەوێت کەواتە ئەم نەبوونی هەلیکارە ئەم نەبوونی لانی کەمی ژیانە ئەمەش بۆ خۆی هۆکارێکی ترە بۆ کۆچکردن و بۆ هەڵهاتن دیوێکی تری لە ڕاستیە ئینسان ئێستا بەراورد دەکا بەراوردێکی خۆیەکە بە جوگرافیەکانی تر ینی بۆ وڵاتێکی وەکو هۆڵندا باشە مەساحەی هۆڵندا ڕەنگە بەقەر پارێزگای سلێمانی بێ شتێکم تر یا شتێ زیاتر حدودی 7 ملیۆن ڕەنگە بەرەوژووریش بێ خەڵکی تیاژی ساڵانە نزیکەی 15 ملیار دۆلار ئەوەی کە من 30 ساڵی پار بەدوادە چوونم کردوانە لەگەڵ دەوڵەتێکی وەکو بەریتانیا تیجارەتەکە و لە ڕووی خوێندنەوە لە ڕووی تەندروستیەوە لە هەموو ڕوویەکەوە ژیانی خەڵکەکەی تەمین کردووە مەبەستمەوەیە کە حکوومەتەکەی سیستەمەکەی بە بەرنامە هەم ژیانێکی باشی بۆ خەڵکەی دابین کردووە هەم هەلی کاری دابین کردووە هەم وڵاتەکە ئەتوانێت ئابوووریەکی وای هەبێت کە هەم وڵاتەکە بەڕێوە بەرێ هەمیش بتوانێت هەناردەیەکی باشی هەبێ بۆ دەرەوە ئەم بەراوردە کە تۆ خەڵک ئێستا لە ڕێی شۆڕشی تەکنۆلۆژیاوە لە ڕێی عەولەمەوە لە ڕێی بچووکبوونەوەی دنیاوە بۆ گوندێک لە ڕاستیە هەرێمەکەی خۆی بەراورد دەکا وڵاتەکەی خۆی بەراورد دەکا سیستەمی حکومڕانەکەی خۆی بەراورد دەکا یعنی تۆ هەر ئەو ماوەی پێشوو کە قسە و باز لەسەر سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاو بووە کە بەپێی راپۆرتێکی سەحافەی ئەمریکی ئەوە راپۆرتی سەحافەی ئەمریکیەوانە کە کۆشێکڕاوە بە بەهای 18 ملیۆن دۆلار ئێکوا وەرە بزانم لەم وڵاتەی ئێمە کامە داواکاری گشتی کامە دیوانی چاودێری دارایی کامە نەخێر پەرلەمان کە سەرۆکی حکوومەت بانکەنە ناو پەرلەمانەوە بڵێن وەرە ئەمە ئایا چۆنە ئەساسەکەی چییە معاشی تۆ چۆنە ئەمە چۆن ئەم مەزدەری پارەیە لەکوێ هاتووە و یعنی ئەم وەجهی مقارنانەی کە لە بینی خۆت و شوێنەکانی تیا دروستیەکەی باشە بۆ ینی خۆ ئێمەش هەر ئینسانین ئێمەش هەر هەمان ئەقڵ و هەمان دەست و هەمان چاو ینی تۆ بۆ هەرێمێکی 5-6 ملیۆن کەسی کە دەوڵەمەنە بە سامانی سەرزەوی ژێرزەوی ئاوهەوای 4 فەسڵە دەستی کاری باش زەوی زۆر بۆ کوشت و کاڵ و بۆ هەموو بەرهەمەکانی تر بەڵام 30 ملیارد دۆلار قەرزارە هەلی کاری تیانە ئایندەی تیانە خەڵک لە وڵاتێکا کە هەمووی نەوت و هەمووی غازی سروشتیە بڕۆ وێنەکان خۆتان ڕۆژانە گوێزنەوە ئێستا سەرە ئەگرێ بۆ بڵێ غاز و بە گران و دەستیەکەوێکە لە کاتێکا نەوتی سپینیە لە کاتێکە منتیقەی چەمچەماڵ و کۆرمۆر ئەتوانین پێ بڵێن شانشینی غاز باشە ئێتۆ کە ئەم وڵاتی خۆ بەراورد دەکەی بە بۆنمە بە ئێرانی بەراوردکە باش نییە ئێران توانێتی غازی بگەێنێتە دوورترین گوندەکانی سەر سنوورەکان ئێمە لێرە ناو شارەکانە خەڵک ئەبێ واستە بکە بۆی بڵێ غازی دەستکەوێت سوپاس دەکەم دوای قسە لەسەر وچین بۆچی قسەیەکیان نییە و بڵێن ڕاناسڵەکەن دەربارەی مردنی خەڵک دەربارەی دۆخی خەڵک بە خودە سەڵاتداران یاخود کەسێک دەست لە کار ناکرد دەکرێت وڵات بەڵە بینێران لێدوانێکی ئاسۆی ژیان دۆست ئەندامی سکرتارەتی فیراسۆنی پەنابەران بەیەکەوە دەبینین دواتر گەڕێنەوە لای میوانەکەمان بەڕێزان دیارە بە پێ ئەو تەجروبەی کە لە چەند ساڵی ڕابردەوە هەمان بۆ لەسەر ئەم مەسەلەیە ئەبێ ئەوە بڵێن بەداخەوە لە هەر وڵاتێکە نەعەدالەتی زۆر بێ زۆرداری زۆر بێ ستەمکاری زۆر بێ
ناڕۆشنی هەبێ لە ئابووری وڵاتە خەڵکەکەی وڵاتەکە جێ دێڵێن و بەشێکی زۆر خەڵکی کوردستان کە لە چەند مانگی ڕابڕا دەستیان کردو بەجێهێشتنی کوردستان لەسەر ئەوەیە کە چارەنووسان نادیارە، لەسەر ئەوەیە کە ژیانیان سەلامەت نییە، لەسەر ئەوەیە کە ناعەدالەتێکە ئێجگار زۆرە، جیاوازە تەبەقێکە ئێجگار گەورەیە، بە ئەندازەیە کە خەڵکی کوردستان وای لێ هاتووە چەند خێزانێک بەڕێوەیە بە چەند مناڵە مەسئول و مەسئولێکی تایبەت ئەم کوردستانە بڕێوە بن، بۆیە خەڵک جۆ ناداتە ئەوەی چی بەسەر دێت، دەسەبا بۆ سەفەرکردن خۆی داتە دەست قەدەری سەفەر، ئەگاتە چۆچی لێ بەسەر دێ ئەمەی بۆ گرنگ نییە لە چۆ ئەمێنێتەوە. ئێستا هەلومەرجی پەنابەری لە ئەوروپا چۆنە، خەڵک ئەمەی بۆ گرنگ نییە، گرنگ ئەوەی وڵات جێبێڵێ. بەداخەوە کە بەشێک لەوانەی کە وڵاتی جێدێڵن بەشێکیان بوونەتە قوربانی دەریاکان، بوونەتە قوربانی ئەم سیستەمە ناعەدالەتی دنیا کە زەختێکی زۆر لەسەر ئینسان دروستەکە، لەسەر سنوورەکان دروستەکە، ڕقبنەوە دەریا لووشیانەدا، پۆلیسەکان عەزیەتیانەدەن، هەتا بەشێک لە پەنابەران لە وڵاتە جیاوازەکانی وەک لیتوانیا و لاتڤیا گیریان خواردووە لەناو کەمپە دەست بەسەرەکانە و چارەنووسیان نادیارە و زەخت زۆرەکرێ بۆ ئەوەی بنێرێنەوە بۆ وڵاتی خۆیان. بەداخەوە کەوایە یان بەشێکی زۆری تر لە پەنابەران کە هاتوونەتە بەریتانیا کە دیارە بەریتانیا خۆی ئیشی لەسەرەوە کردووە کە یان ئیشی بۆ ئەوە کرد کە لە یەکێتی ئەوروپا دوورکەوێتوانێ ڕێ لە مەسەلەی پەنابەری بگرێ، کەچی بە پێچوان و پەنابەری ئێستا زیادی کردووە بە ئەندازەیەک 1200 کەس ڕوو لە وڵاتاکە نەک کەمپ و ماڵ تەنانەت دووتێلەکانیش پڕبوونە لە پەنابەر و زەختێکی زۆر کەوتوتە سەر دەوڵەت کە دەوڵەت بەردەوام بیر لەواکاتەوە چ ڕێگایەک بدۆزێتەوانێ، فریای ئەوە ناکەوێت حتا مقابلیان بکە، بیر لەواکاتەوە چۆن ئەم پەنابەرانە بجێڕێتەوە یان ڕێگایەک بدۆزێتەوە کە پەنابەر کەمتر بێ، کە بەداخەوە لە مانگی ڕابردووشە چەند دین پەنابەر لە نێوان ئاوی فەڕەنسا و بەریتانیا بوون بە قوربانی و بەشێکی تری زۆر لەم پەنابەرانە کە دێنە ئەوروپاوە تەنانەت هیچ زانیاریشیان نییە لەسەر مەسەلەی پەنابەری و مافی پەنابەری، هیچ باگراوندێکی سیاسیان نییە، هیچ باگراوندێکی کۆمەڵایەتیان نییە کە بتوانن دیفاع لە شخصیەتی خۆیان، لە ژیانی خۆیان، لە چارەنووسی خۆیان بکەن، پڕنی لە قسەکردن، لە دنیابینی، لە خوێندنەوەی ژیانی خۆیان، بۆچی وڵاتیان جێشتەوە چۆن نەتوانن لێرە بمێنەوەنێ. بۆیە ئینسان زۆر گرینگە کە دێت بیر لەم شتانە بکاتەوە. من دەیانجار لە گفتوگەکانی ڕابردووە قسەم کردو لەسەرەوەی تکاتان لێکم ئەگەر هەر سەفەرەکەن لە زستانە سەفەر مەکەن، شەپۆلەکان خەتەرترن، باوباران و تەمژ و بەفر و سەرما و هەموو ئەمانە ڕێگریی زۆر دروستەکە بۆ ئەوەی ژیانتان سەلامەت نەبێ، تەنانەت هەموو ئەو تیمانەی لەناو دەریاکانان بۆ ئەوەی بەدەم خەڵکانێکەوە بچن کە ژیانە لە خەتەرەیە درەنگتر دێنە دەست بە بۆی ئەو ئاڵوگۆڕە ئاو هەوایەوە. بۆی هەرچۆنێکوێ ئینسان کە سەفەرەکە لەو موسمانەیە سەفەرکە کە گەرمترە، دنیا ئارامترە، شەپۆل، سارد و سەرما هێمتر. خۆتانزان ئەوروپا یەکێکە لە هەرە ناوچە ساردەکانی دنیای ئێستا. بۆیە ڕجاتان لێکەم ژیانی خۆتان بۆ گرنگ بێ، ڕجاتان لێکەم چارەنووسی خۆتان و مناڵەکانتان بۆ گرنگ بێ، ڕجاتان لێکەم ئەو باوکو و دایکانەی کە دێن بۆ سەفەر مناڵەکان گوناحیان نییە، مناڵی چەند ساڵە و 5-6 ساڵە خەنە ڕێگا و لە ئەنجامە تووشی ئەو ڕووداوانە ئەبن. ئێمە گرینگە هەمووان بەیەکەوە کار بکەین لەسەر ئاڵوگۆڕێکی گەورە لە کوردستانە، من و تۆ هەر هەمووان بەیەکەوە هێز و قوتی خۆمان بکەینە گەڕ بۆی ئاڵوگۆڕی سیستەمی سیاسی بکەین لە کوردستانە تا هەمووان بگۆڕێنەوە لەوێ و بەیەکەوە بژین و خۆشتر و باشتر بژین تا بتوانین عەدالەتی بجێڕینەوە. ئەو هەموو سەروەت و سامانەی لە کوردستانە لەناو ئەو بنەماڵانەیە دەریکەین و بۆ خەڵک بێت و هەمووان باشتر و خۆشتر بژین. ئێمە گرینگە لەسەر ئەمە کار بکەین، نەک لەسەرەوەی خۆمان بدەین دەست ئەم قەدەرە. من ئەزانم کە ئێوە لە ناعەدالەتیەک لە بێئومێدیەک کە تووشتان بۆ ڕوبەڕووتان بۆ تۆ کوردستان جێدێڵن، لە هەموو ئەو زوڵم و زۆر و ستەمکاری کە ئەیبینن بەرپرسەکان و ئەم سیاسیانە ئەیکەن بەرامبەرتان جێدێڵن، بەڵام سەرنجام ئەمەش ڕێگا حەل نییە. ئێستا ژیان لە ئێرەش ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ، ئاڵۆسترە بێ بۆ پەنابەر، ڕێگاوبان قورسترە بێ. بۆیە تکایە ژیانی خۆتان بۆ گرنگ بێ و ئێوە لە هەموو شتێک گرنگتر مانەوەیە بۆ ئەوەی بتوانین ژیانێکی باشتر و چاکتر بۆ هەمومان مەیسەر بکەین. چاوتان ماچەکەم، هیوادارم هیچ کاتێک بە خەبەری ناخۆش و بە هەواڵی دڵتەزێن ئێمە ئاگادار نەکرینەوانێ. ژیان و خۆشبەختی ئێوە لای من زۆر گرنگە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، دەچینە لای کاک ڕەنج پشدەری کە لە سویدەوە لەگەڵمانە. کاک ڕەنج، سوپاس بۆ بەشداری لە بەرنامەکەمان. سەبارەت بە
دوایین زانیاری چیە دەربارەی دۆخی کۆچبەران بە تایبەتی کە لە هەفتەی ڕابردوو سێ بەلەمی کۆچبەران نقم بوون هیچ زانیارێکی تازە هەیە دەربارەی ئەوانەی کە هیچیانە لە زاوانەی کە ڕزگار بوون ئەوانەی کە بێ سەر و شوێنن بەڵێ ئەم کاتەی تۆ بینایش باش کاک حەکیم سەبارەت بە ئەو دۆخەیە کە ئێستا هاتوتە پێش بۆ کۆچبەران ئەمێ بڵێم بەداخەوە کە ئەمەی کورد لەوەتەی هەر بووین بە قوربانی لە وڵاتەکەی خۆمان بێ لە ڕێگا بێ لە هەر شوێنێ بێتان لە ئەوروپاش ساوامان لاتۆ لە زۆر بە وڵاتە گروپیەکان بووین بە دەمخۆشی میدیاکانی جیهان لە بیلاڕوسیا لە تورکیا لە یۆنان سەبارەت بەوەی کە ئەوەی هەفتەی پێشوو دەتوانین ڕۆژی سێشەمی ڕابردوو ڕوویدا ئەو قەزەیە کە کۆچبەرێک هاتە ناو لایوی ڕاستەوخۆ لەوتی فریام بکەون ئەمەوێت فریامان بکەون لەبەرەوەی خەریکە دەخین چین چوار کاتژمێنە ئاودا چاوەڕێیان کرد هیچ لایەنێک نهاتە سەرخە تەنانەت خودی وڵاتی یۆنان کە خۆی وڵاتێکی دیموکراسی ئەوروپا دەنێت چوار کاتژمێر ئەو کۆچبەران ئاودا لە بەلەمێکی کونبوودا چاوەڕیان کرد کەس بەفریان نەکەوت دەمتوانی من ئەوانە کە بوون بە قوربانی بەڵام شاید حاڵ نەبووم لەناو وەسەکەیادا نەبووم تا دوێنێ کە شاید حاڵێک لەو کۆچبەرانە کە دوو منداڵی لەدەستدا هاتە ناو لایویشی ڕاستەوخۆ وتی بەفتاق و پەژارێکی زۆرەوە سەرەتا بۆ دوو منداڵەکانی خۆم اینجا بە کەسکاری و کۆچبەران ئەوانە بوون بە قوربانی ئەوەش کارە ساتێکی گەورەیە بەڕاستی ڕوویدا باشە هیچی نوێتر هەیە سەبارەت بەوەی کە دۆزرا بنەوە ئەوانەی کە بێ سەر و شوێن بوون ژمارەیان دیارە ئەو سێ کۆچبەرەکە ئەو سێ بەلەمەی کافتەی ڕابردوو هیچ ئامار وشت دیارە چەند ڕزگار بوون چەندون بوون بڵێن بڵێ سەربەداوی لەبوون دەکەم لەبەر ناو دەنگە دەنگێکی لێ بێ بەس ئەمەوێ ئەمە بۆ کەسوکاری کۆچبەرەکان ڕابگەێنم لە ڕێگای کەناڵی پەیام ڕێگای کاک حەکیمەوە کە لە دوێنێوە تەنانەت لە میدیاکانی کوردستانی شەن دەنگۆیەک بڵاوبووەوە کە گوایە چەند کۆچبەرێکی کورد ڕزگاریان بۆ لە گوتوخانەکانی تورکیان یان لە گوتوخانەکانی یۆنانن یعنی میدیا ئەمێ بڵێم میدیا ئەوەندە پێشکەوتوویە تۆ تەکنۆلۆژیا ئەوەندە پێشکەوتوویە ئەگەر تۆ لەو پەڕی دنیابی ئەگەر قەتڵێکشت کردبێ مافی ئەوەت پێ ئەدرێت لە ماوەی 24 کاتژمێرە پەیوەندی بە کەسوکارتەوە بکەی بڵێ ماوە بەڵام دوێنێ ئەم شاید حاڵە بتوانم بڵێم ئاماری تەواو کە لە بەدەستمانە لە 63 کەس هەفتا کەس نەبوو 63 کەس بوون لەو 63 کەسە 6 کەسیان کۆچبەری کورد بوون کە 11 کەسیان منداڵ بوون لە کۆی گشتی ئەم 36 کەسە تەنیا 8 کەسی کورد دەرچووە ئەوتر دەمێ بڵێن بەداخ و پژارێکی زۆرەوە کە بوون بە قوربانی ئەوە ڕاستێکەیە بەڵێ ئەی بەلەمەکانی تر ئەوانەی کە ڕۆژانی دواتر نخۆم بوون ئەیە و هیچ چاواڵێک هەیە لەوانی تر بڵێ بەلەمێک بتوانم بڵم پێرێ ئەوانش پەیوەندیان پێوەکردین کە ژمارەیان 105 کەس بوو کە پشتی گەورە دووبارە بەر کورد کەوتە بوو لە ڕێگادا تووشی کێشە بوون کە نزیکەی 20 کەس کە 7 کەس کورد بوون ئەوانی ژیانە لەدەستا بەس خۆشبەختانە ئەوانەی کە لە ژیاندا ماون ئێستا لە کەمپێکن لە شاری ئەسینا بەهۆی ئەوەی کە توانیمان لە ڕێگای ڕێکخراوی ئێنەوە ناوینوسیان بکەن بۆی دوو پارتی تووشیان نەکرێنەوە بۆ ئەو قەزەی کە بەسەریان هات ئێستا لە کەمپێکن لە شاری ئەسینا و تا ڕادەیەک دۆخیان باشە و بەڵێنیشان پێدراوە کە شوێنیان بۆ دابین بکرێ ئەو کۆچبەرانشی کە دانەوێ بگەڕن و وڵاتەکەی خوان هاوکاری بکرێن باشە بەس کاگرانج وەکو مامەڵەی یۆنان تورکیا UN چۆنە لەگەڵ کۆچبەرەکان هیچ بەهانایەوە دەچن ئەگەر پەیوەندیان پێوە بکەن مامەڵەیان چۆنە سەبارەت من ئەمێ لەسەر ئەم یەختەی هەفتا کەسێکە ئەگەر خەڵک پرسیار دەکە ئەگەر UN هەیە بۆ بە فریای ئەو هەفتا کەسە نەچوو لەبەرەوەی لە ناو لایویش ڕاستەوخۆیان پەیوەندیوان بە UN کرد بەس کێشەی قەزەی UN لەگەڵ پۆلیسی یۆنان و یەکێتی ئەوروپا ئەوەیە کاتێک کە کۆچبەرێک تەلەفۆن دەکات بۆ پۆلیسی یۆنان UN ناتوانێت تەسەڕوفات تێدا بکات بەس کاتێک کۆچبەرێک تەلەفۆن دەکات بۆ UN ناوی خۆی تۆمار دەکات پۆلیس ناتوانێت تەسەڕوفات تێدا بکات لەبەرەوەی ئەوروپا دەتوانم بڵێم پۆلیسی یۆنانیان هێزی دەریاوانی یۆنانی سەرپەشە کردووە کاتێک کۆچبەرێ دەگرێت دیپۆرتوشیا بکاتەوە بۆ لەبەرەوەی نسریەکی زۆر پارەیەکی زۆر It's only 5 minutes I'm taking telephone داوای لە بندەکەم ئەوە دەنگیان دام لەبەرەوەی دەبێ بمبوری ئەوە لەناو کتارم دەنگیان دام ساکەمەوە بەڵێ کاگرانج دەرفەتە دەبێت تۆزێکی تر قسەمان بۆ بکەیت یان بەس پێنج دەقە سوپاس دەکەم دەگەڕێم وڵات دکتۆر بگەڕێم وڵای بەڕێزت بەڵێ دکتۆر سەبارەت بە مەسلەی هەستکردن بە بەرپرسیارەتی یاخود سەرۆکی حکوومەتە جێگرێکەیە نازان بەژاربوانی کابینەکە هیچ قسەیەکیان نییە لەسەر خنکانی ئەو هەموو کۆچبەرە و کارەکەی چیە یاخود دەست دەکات کێشانەوەیەک نییە
هەتا ئەوش کە پێشترە بوو بۆوانەی بیلاروسیا دەیانوت بڵێن قاچاقچی هەڵی خەڵەتاندوێت یەکێک لە شتە هەرە با بڵێنەوەی کە ئینسان پێی بێتاقەتە بێت لە هەرێمی کوردستانە کە لە ڕەنگە بۆ ئێمەمانان شۆکبوون نییە بەڵام خۆی نابێ وابێت ئەوەیە کە کەس خۆی بە مەسئول نازانێت لە هەرێمی کوردستانە یعنی خەڵک بە غازی خاڵوز ئەخنچێ خەڵک لە ئاوە ئەخنچێ خەڵک لە ناو خوێندنگا بەرشەق ئەدرێ خەڵک لەسەر جادە بەرشەق ئەدرێ بە فیشەک شەهید دەکرێ هیچ جێشێک لەمانە ئەم حکوومەتە ئەم دەسەڵاتە شۆک ناکا کە یەکێکیان استیقالە بکەن و گەورەترین مشکلەیە لە ڕاستیە کەسێک خۆی ناو بنێ سەرۆشی حکوومەت دەسەڵات وەزیر بەڵام بچووکترین هەرسی بەرپرسیارەتی تیانە بێ بەرامبەر بە هاونیشتمانەکانی خۆی یعنی تۆ بزانە ئەمانە هەر مێش بیمانیان نییە بۆ کوچۆنەڵێ بە زمانێکی زۆر سادە یەکێک لە ئەندامانی مەکتەبی سیاسیەکێتیڵە بۆ ڤیزە وەرناگرن و بە ڕسمی بڕۆن بۆچی بە شکڵە ئەڕۆن یعنی ئەمە ڕێک وەکەوەی کاتی خۆی لە سەردەمی شۆڕشی فەڕەنساڵە کە برسیتانە بۆچی کێک ناخۆن کە نان نییە بۆ کێک ناخۆن یعنی تۆ ئەمەندە دابڕاوبی لە خەڵک ئەمەندە بێ ئاگاوی لە خەڵک بڵێ بۆچی بە ڤیزە ناڕۆن بەم شکڵا ڕۆن یعنی ئەمەیە ئەو بۆشایی کە لە بینی دەسەڵات و خەڵکە هاونیشتیمانیانە دروست بووە لە هەرێمی کوردستانە بۆیە نەبوونی هەستی بەرپرسیارەتی خۆ بە مەسئول نەزانین لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن حکوومەتەوە لە هەرێمی کوردستانە کە لە ڕاستیان من جایەتی ژووتومە ینی بە معنازانستەکەی حکوومەتمان نییە ئێمە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتمان هەیە دەسەڵاتێکی بنەماڵەییە دەسەڵاتێکی جەردەییە وە کۆمەڵێک هێز و کۆمەڵێک موئەسەساتی ئەمنی و عسکەری ئەیبا بەڕێوە بۆیە ئەمانە بە هیچ جۆرێک خۆیان بە بەرپرسیار نازانن وەچکە ئەسڵەن شوێنێکی ژنێ لیان بپرسێتەوە یعنی تۆ ئەوە دۆخی پەرلەمانی کوردستانە کە ئەیبینی یەک جار سەرۆژی حکوومەت و تیمەکەی چوونەتە ئەویش خۆیان چوون بە خوایشتی خۆیان تقریبا بۆ میوانداری چوون و میدیاکانی پارتی کردیان بە دەستکەوتێکی زۆر گەورەش ینی وەکەوەی کە ئەمە شتێکی زۆر مهم بێت کە وە سەرۆژی حکوومەت چەند سەعاتێک چوەتە بەردەم پەرلەمان و وەزعی داهات و ئەمانیان بە ڕوو نەکاتەوە بەڵێ لەبەرەوەی ئەمانە لە ڕاستیە نەنەمانای دەوڵەتداری گەشتون و نە ئەم دەسەڵاتی بەدەستیانەوە گرتووە ئەتوانم بڵێم پێوەی ماندوو بوون و لێپرسینەوە نییە لە سەریان کە ئەمە گەورەترین کێشەیە ینی شوێنێک نییە لەم دەسەڵاتە بپرسێتەوە کە پێی بڵێ حکومڕانی ئاوا نابێت بۆیە ئەو نەبوونی هەستی بەرپرسیارەتیە ئەو دانەشڵەکانە لە بەرامبەر هەموو ئەم تراژیدیانەی کە لە هەرێمی ئێمە ڕووەدا هۆکارێکی تری ئەوەیە کە بە بڕای من پاڵ بە خەڵکەوانەیە هەڵبێت لێرە و لێرە بەجێ بێت سوپاس دەکەم کاگرنت بگرین وڵای بەڕێز دەگەر دەرفەتتە بێ سەبارەت باسی مامەڵەی یۆناان و تورکیامان دەکرد لەگەڵ کۆچبەرەکان و لەگەڵ یوێنیشە مامەڵەیەکی ناتەن دروستە لێ سەدا توانم بەڵێ دەهات بۆ وڵاتی یۆناان لە وڵاتی یۆناان بە شوێکی باش پێسوازی دەکرا بەس ئێستا کە پێی دەنێتە ناو خاکی یۆناانەوە لە هەر شوێنێکی یۆناان بێت بیگرێت جلوبەرێک خواردن پێڵاو مۆبایل پارە چی پێبێ لێ ئەستێنێتەوە ینی ئەو پەڕی سوکایەتێکردنەکە بە شۆرتێکە و فڕێداتە وڵاتی تورکیا بە نزیکترین شتکە من دەمێ باسێکم تا ئێستا کە ئەوە بۆتە دەنگۆیەکی گەورای خێزانێکی کوردی باشووری خۆمان بوو خەڵکی هەولێرن کە خێزانێکی پێنج کەسی بوون دوو منداڵیان پێ بوو یەکێ لە منداڵەکان نەخۆش دەکەی ئەم دایک و باوکە لە وڵاتی یۆناان داوا دەکەن کە منداڵێکیان ببرێ بۆ نەخۆشخانە لەبەرەوەی تووشی فێ بووە کەچی پۆلیسی یۆناان زۆر بەنابەر کەسانە ئەم دایک و باوکە کە خەڵکی هەولێر لەگەڵ ئەم منداڵە کە تووشی فێ بووە لە جیاتی ئەوەی بیان بن بۆ نەخۆشخانە دیپۆرتی تووشیان دەکەن تووشە دیپۆرتی کوردستانیان دەکەنەوە هەتا ئێستاش ئەم دوو منداڵەکە یەکیان تەمەنی 5 ساڵە یەکیان تەمەنی 11 ساڵە خەڵکی هەولێرن لە وڵاتی یۆناان لە خانێکی بێسەرپرسان دەست بەسەرن بۆ وڵات ئەمەش پێ بڵێن وڵاتی یۆناان بۆ بکەیتەوە بەڵێ نەکراوەتە ڤیدیۆەکە وەڵات کەمێک لەمە پێش نەما ئێستا هەیە فەرموویان فەرم زۆر باشە باسی ئەم خێزانە کوردم دەکەیت ینی ئەو تا خێزانێکی 5 کەسی کە خەڵکی هەولێرن
دایک و باوک و براگەورەکان دیپۆرتی هەرێمی کوردستان کراوەتەوە دوو منداڵی بچووکەیەکیان تەمەنی 5 ساڵێکیان تەمەنی 11 ساڵە باشە تەمەنی 11 ساڵ لە خانێکی بێسەرپرشتان لە وڵاتی یۆنان دەستبسەرن و جگەلەوەش وڵاتی یۆنان وەزیری دەرەوەی یۆنان بۆ پەرتەپۆشکردنی ئەم بابەتە چوو بۆ کەمپێکی بێت سەرپرشتان ڕسمی لەگەڵ دوو منداڵەکە کرد وتی ئەوە تا من دوو منداڵم دۆزیوەتەوە نەیگو دایک بە زۆری خۆکرانەوە یعنی مامەڵەی وڵاتی یۆنان لەبەرەوەی ئێستای چێتی ئەوروپا هاوکاری دەکات چکە داوا لە وڵاتی تووشیا کراوە کە چیتر ڕێگە بە کۆچبەران نەدرێبێت بۆ ئەوروپا ساڵانان مەدەسەرێکی زۆر وەردەگرێت تورکیا بە ناوی کۆچبەرانەوە بەس هەر قانونەکان جێبەجێ ناکات ینی زۆر جار بۆ هێرشکردنە سەر ئەوروپا یان بۆ قەزەی ئەوروپا کۆچبەران بەکاردێنێ کە یۆنانیش گوێ نەدەدات هیچ ئەم بابەتانە ئەگەر کۆچبەر لەناو ئاو بێت لە هەر شوێنێک بە زۆر دیپۆرتی دەکاتەوە تەنانەت فریایشان ناکەوێت تەنیا بۆ ئەوی بیکاتە نقطەیەک بەسەر وڵاتی تورکیا بڵێەوە تا تورکیا کۆچبەر ئەنێرێ لە وڵاتان دەخینچێن ینی بە هەر بابەتێک بێ کۆچبەران لەم ڕێگایە سەرەت دەکەن کە دێن بۆ ئەوروپا بەڕاستی باشە بەس کاک ڕەنجۆک و دەریای ئیجەیە خود وەکو هەڵبژاردننی زستان وەختێکی زۆر خراپ و کارێکی مەترسیدارێک ئێستا خەڵک پەنای باتە بەرە بەتایبەتی لە وەرزی لام و کاتێکەوە بە تایبەتر لە زستانە هەموو کاتێک ئەم ڕێگایە خەتەرناکە لەبەرەوەی هیچ زمانێکی تدانە ئەو یەختێکە کۆچ بەرە سەرەکەوێ یەختێکی یاسایی و قانونی نییە کابرا مەسەن یەختێکی کڕی بە ملیۆن دلار ئیشی پێ بکە بەس ئەم یەختە دزراوە کەس نازانێت ئەم یەختە کونە کونیانی بەرحەڵ ڕاستەکەی لە وەرزی زستاندا لەبەری شەپۆلێکی زۆر زۆر هەیە ئەم یەختەشی کە 18 مەتر تا 24 مەترە لەوانەیە جێگای 30 کەس بێتەوە جێگای با بڵێن 50 کەس بێتەوە بەس کاکە ئەمەی کە ئیشی پێ دەکات کەسی تێ دەکات 150 کەسی تێ دەکات کەمتر لە 70 کەسی تێ ناکە بۆیە و قەزان بۆ ئەدەن جا بۆیە بەڕاستی ینی کۆچبەر کە تۆ کۆچبەرێکی کە تۆ چاوت پێ چاوساغێکی بەمای سەفەرکردنی کاکە من ناڵم مەڕۆ من خۆم لە ئەوروپا هیچ کاتە ناڵم نییە بەس تۆ چاوساغی کەس ناتوانێت بە زۆر سەرت خا پێت دەڵێ ئەمە ڕێگایەکەی ئەمە نیشانەکەی ئاوایە سەر دەکەی ڕێگای مەرگ ئەڕۆی بڕۆ ناڕۆی مەڕۆ بۆ دایک و باوک ماجەری سوتاو بن ینی زۆر ڕێگای تر هەیە کە خەڵکەتوان لێەوە بێ بەس یان نازانم ئەم خەڵکە بەڕاستی کارەساتێکی زۆر کەورەی کاک حەکیم کەمی پێ ساڕوەدەنە و میلەتی کورد بە تایبەتی باشە ئەی وەکو قاچاقچیەکانیش فێڵکردنی زۆر هەیە هەڵخەڵتانی زۆر هەیە لە کوالەتی بەلەم بێت باخیرەکە بێت لە وەرگنی پارەی زۆر بێت لە کۆچبەرە کاکیم ئەوەی کە ئەو ئیشە دەکات با ڕاستگۆبی نەگەیت ڕاشکاوی نەگەکتری ئەم کووردە کوردیش ئێمە میلەتێکی زۆر لێکرا و قڕ بەسەرین کە ئەزانێ بگیرێ 25 ساڵ حکوم درێ بۆ بڕێک پارەی ئەم کارە دەکە ئەو پارەش کەوەری دەگرێ ینی وەکو بمبورە تەشبیه نەبێ وەکو گۆشتی سەگ حرامە ئەزانێت کە حرامە بەس چی بکات بۆ ئەم ئیشە ئیکات پێم وابێ هەر کوردێک کە کەرامەتی هەبێت زوو بزانێ هاوزمانی خۆیەتی تووشی کێشەی ناکات تووشی ئاژاوی ناکات تووشەوەی ناکە کەڵخینچێ بەس لەوێ قەزەکە ئەوەی ئەدرێت بە دوو کاپیتان کاپیتانەکانیش کە دەیهێنن کورد نین یان سروسیە یان ئەفغانیە یان عەرەبە یان قومێشکەیە ئەمی گوێنایەتەوەی کە ئەم مناڵی پێ کە کوردان قەزەکەی چۆنە بەس سەرڕێ هەموو ئەو شتانە کاک حەکیم کە شتێک زۆر گرنگە بەردەوام کۆچبەرەکان کە بڕێ دەکەون ئەڵێ قاچاغبەرەکان پێیان وتوین ئەمە کە یەختێکە مت ناتنێرم بۆ ئەوروپا ئەدنێرم بۆ ڕێگای مەرگ سەرەکەوی سەرکەوە وەجگە لەوەش تەلەفۆن بۆ کەسوکاری دەکرێت تەلەفۆن بۆ کەسوکاری دەکە ئەمە کوڕەکەی تۆیە لە بەردەم یەختەکەیە کوڕەکە سەرکەویان سەر نەکەوێت ینی قەزەکە ڕاستە ینی ئەمە شتێکی خەتەرناکە بەس پرسیان پێ دەکرێت ینی چەندێک قاچاغبەر چەندێک ئەم ڕێگایە خەتەرناکە ئەوەندەش کەسوکارەکان بەرپرسن چاوەکەڵەوە بەتە بەڵێ دەرفەتە دەبێت لەگەڵمان بینیتەوە یان یاخود نا بەپێی تو ناتوانم بەسەر چاو باش سپاس دەکەم دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە بڵین ئێستا چارەسەر چیە ئەگەر حکوومەت هەست بە بەرپرسیارەتی نەکات ینی ڕانەچڵەکێ ئەی چارەسەر چیە بۆ خەڵکە لەم بارودۆخە بۆی خەڵک زیاتر نەبێتە قوربانی خێزانەکان زیاتر جەریان نەسووتێ بەڵێ بەشێکی ئەو هاوڕێیانە کە خۆیان سە لە دەرەوەن باسییان کرد لە ڕاستیە وەرزی زستان وەرزێکی ئاسایی نییە بۆ کۆچکردن بەو شکڵی کەس وەکو لایەنێک ئەوەی کە من ئەمڕۆ لە شوێنی تریشەوە یعنی هاوڕێی تریشە لە ئەوروپاواڵێ مادەم هەر کۆچەکەن بەڵام تکایە ئەمانە لە بەرچاو بگرن ئەم ڕێگایان لە بەرچاو بگرن کە لە ڕاستیە هیچ یەکێک لەوانە حەز ناکە بۆ ڕێگایە کۆچکاوەوە ئەو پەڕی ناچاریە کە ئەم دەسەڵاتە ناچاری کردوون بەم شێوەیە هەڵبێن و خۆیان بەرەندەست ئەو قەدەری مردنە خۆ جۆمان لێ بوو لە ماوەی ڕابردووە ینی کۆمەڵە خەڵک قسەیانە کریان وەگەر مردیشین مەمان بنەوە لە کوردستان مەمانێژن ینی من خۆم جۆم لێ بوو کەسێک ینی خانمێکی تا ڕادێ بە تەمەنیش بووکە و ئەو قسانەیە کرد بۆیە
یعنی ئەو ئەمانە هەموو ناچار کراوە وەکو باسیشمان کرد بەڕاستی دەسەڵات لی بەرپرسە هەر شتێک بەسەر ئەم هاونیشتمانی ئازیزانایە ئەم قوربانیانە ڕۆحیان شاد بێت هەموو ئەمانە دەسەڵات لی بەرپرسە چونکە دەسەڵات مەسئولە لە ژیان لە گوزەران لە سەلامەتی لە دابینکردنی لە ئەنیکەمی عەدالەت بەزەو بەچی دەبێت ئەگەر سامانە بڵێن سەرەت و سامانی کوردستان بە شێوەوان دەکە ئەگەر عەدالەت هەبێت بێگومان داهاتەکەی بە شێلی کار بێ خزمەت گوزاری بێت بژانەوەی لە بواری ئابووریا بێت ئەو کۆشی چارەسەر چێت چارەسەر ئەوەیە کە لە ڕاستیە ئەم مۆدێلە حکومڕانی کە لە هەرێمی کوردستانە هەیە کە مۆدێلێکی بنەماڵەییە کە لە خزمەتی چەند گروپێکی دیاری کراوایە بە دەرەجە یەکەم ئەوتمانە و دوو بنەماڵەیە و هەندێک دەست و پێوەنگی تریان ئەمە ئەبێت بگۆڕێ بە حکمێکی ڕەشید حکمێکی دامەزراوەی کە لە خزمەتی خەڵکا بێ خزمەتی خاچی کوردستانە بێ لە خزمەتی هاونیشتیمانیەکانیا بێ بێگومان بە پێی هەموو ئەو زانیاریانەیە بە پێی هەموو ئەو دراسانی کە هەیە هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە داهاتەکەی بەشی ئەوە کاکە خەڵک بە خۆشگوزەرانی بژی لە هەرێمی کوردستانە بەڕاستی کێشەی داهات نییە کێشەی خراپی ئیدارەدانی داهات هەیە ئەوانەی کە ئیدارەی داهاتەدەن لە هەرێمی کوردستانە دەستی ئەمین نین گەندەڵی ڕێکخراو هەیە لە هەرێمی کوردستانە حیزب بە تایبەتی پارتی وێچێتی کۆمپانیەکانی حیزب ئەشخاصی ناو دەست ڕۆیشتووی ناو ئەم دوو حیزبە یعنی با بڵین قۆرخی بازار کراوە قۆرخی حکومڕانی کراوە قۆرخی هەموو ئەو بابەتانە کراوە کە ئەبێتە هۆی دەستەبەرکردنی ژیانێکی باش لە هەرێمەکە بۆیە ئێستا ئەبینیت کە هەرێمی کوردستان سەرباری هەموو ئەو دەوڵەمەندیە زۆر و زەبەندەی کە هەیەی بەپی قسەی حکوومەت بێت ئەڵێ قەرزارین یعنی کەواتە ئیدارەدانێکی پڕ ناعەدالەتی پڕ گەندەڵی و ئەمە بڕاوەتەوە یعنی پێم وانییە ئەمە شتێکی تازە بێت شتی تازە ئەوەیە کە لە ڕاستیە ئیش لەسەر ئەوە بکرێت کە ئەمە کۆتایی پێبهێنرێت بە بڕوای من مۆدێلی حکومڕانیش لە هەرێمی کوردستانە مۆدێلێکە بە هەر دیوێکا بێت ینی ئەم دەسەڵاتە ئێستا لە تەقریبەن لە ناوەڕاستی ڕێگاکایە بۆ دواوە بگەڕێتەوە ئەوەیە کە یعنی خەڵک قسەکانی سەرەکەوێت و چالاکوانەکان و هەموو خەڵکانی کە یعنی مەبەستمەوەیە کە تەسلیمی ئیرادەی خەڵک بێت کە ئەم غورورەی کە ئێستاکە لەم دەسەڵاتە هەیە کە ئینسان ئەوەی لێ ناخوێنێتەوە کە بای ئەوەندە هەست بە بەرپرسیارەتی بکەن کە تەنازول بۆ گەلی خۆیان بکەن بەعکسەوەمانە هەر فێر بوون تەنازول بۆ دەرو دراوسێ و بۆ هێزی دەرەشیەکەن کەواتە مەجای ینی ئەگەر بە دیوێکی تریشە بەم ئەم گەڕانەوەیان بەلاوە ئەستەمە و ئەگەر بێت و ینی ئەم گەڕانەوەی هەم تەنازولکردن بۆ خەڵک هەم ئیسلاحی ڕاستەقینە ئیسلاحی ڕێشەیی ئەمە هەردووشی هەر نەتیجەکەی کۆتایی بەم حکومڕانی دێ بۆ پێش شۆ بڕۆن کە زیاتر بەردەوام بوون لەسەر ئەمە هەر بە دڵنیایی ئەم مۆدێلە لە بەردەم نەمانێکی حەتمیایە. سوپاس دەکەم کاگرانت چەند پرسیارێکی تر بە کورتی وەڵامان دەتی و سوپاس دەکەین سەبارەت بە مامەڵەی حکوومەتی هەرێم و عێراقیش چۆنە و کۆچبەرانەی کە لیان دەقەومێ هیچ هاوکاریەک دەکرێن هیچ لێپرسینەوە و لێکۆڵنیەوەکەیە؟ کاک حەشیم ینی من ئەوەی زۆر بەلامەوە سێرە بێهڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لەبەرەوەی ئەوانەی کە دەبن بە قوربانی کوردن بێهڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان لەو قەزانە زۆر ئەجێی سەرنجە کە بێدەنگی دەنوێنە بەرامبەر ئەم قەزەی ئایا لای هەوێ کۆچبەر بڕوا پێی وایە ئەگەر ئەم کۆچبەرانە بڕۆن هاوکاری بکرێن بەردەوام دەبن یان ئەوە تا پێی خۆش ئەو خەڵکە وڵاتەکە جێبێڵێ ینی جێی سەرنجە خەڵک بەردەوام پرسیاری ئەوە دەکات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هیچ دەنگێکی نییە بینیمان کە زیاتر لە 30 کەس کە لە نەوکەندی ئینگلیز بوون بە قوربانی ئەگەر حکوومەتی فەڕەنسا ئەم خێرەی پێ نەکردبایە ئەم تەرمانی نەدۆزی بایانی نەرمای هەرێمی کوردستان 100 ساڵی کەش ئەم تەرمان نادۆزرایەوە لەبەرەوەی لە قەزەی مانگی 6 وڵاتی یۆنان کە بینیمان زیاتر لە 30 کۆچبەری کورد ئێشتاش مانگی 6 ئەم ساڵ کە ئێستا برینی کەس و کاری سارەژ نەبووە 30 کەس لە ئەودا هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە پەیامێک بە کتابێک بە شتێک داوای لە حکوومەتی یۆنان نەکردووە کە ئەم تەرمانە بدۆزرێنەوە ئەمەش هەروای بەسەر دێت حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی زۆر بێ هەڵوێستن بەرامبەر ئەم قەزەی کە بەسەر ئەم میلەتەدا دێ هەتا ئێستا دەتوانم بڵێم بە هیچ شەوێک داوا لە حکوومەتی یۆنان نەکراوە کە بەدەداچوون تەنانە ئیدانەشیان نەکردووە بە ڕسەیری سایت و کەناڵەکانیان کە هیچ ئیدانێکی ئەم بابەتیان نەکردو نەشکراوە جا من کاتم نامێنێ بەس ئەمە یەک پەیامی خۆم بگێرم
ئەزانم ئەم دەسەڵاتی کە هەیە ئەم مۆتەکەی هەتا دنیاما هەر بەردەوام دەبێت ناگۆڕدرێت زۆنی زەرد و سەوزە بەس دەتوانن شتێ بکەن کانکە شتەکردنەکە چیە گە بیرمان بێ ساڵی 2010 کۆمەڵێک شتیان هێنا یەکەم لەوانە سلفەی زەواج بوو سلفەی عقار بوو کۆمەڵێک شتی باشیان هێنا کە خەڵک لە ئەوروپاوە دەگەڕایەوە ئێستا گەنجێکی وەکو من ئەگەر سلفەیەکی زەواج هەبێ بتوانم ژنی پێبێنم سلفەیەکی عقارم بۆ دابین کا بتوانم خابیندان کەم کاکە دەگەڕێمەوە والله گەنجێکی وەکو من ئەگەر سبەینی وعدم پێ بدا سلفەیەکی زەواج بۆ دابین کە بتوانم ژنی پێبێنم و سلفەیەکی عقارم بۆ بتوانم قرز لە حکومەت کەم خانووی دابین کەم وەکو سەردەمی دکتۆر بەرهەم دەڕێمەوە ئەو ئەمەش لە کوردستان بەجێ نایڵە یعنی ئەوە داواکاریکە ئێمە بۆ ئەم خەڵکە ڕەشوڕوتەکە هەیە باش وەکو کۆچبەرانچیان پێ دەڵێوانێت کە ئێستا دووبارە بەنیازن بێن بۆ دەرەوە سەر ڕای و نەهامەتی بە کورتی سوپاس دەکەم مادام کاتیش نەماوە باوەڕکە کاک حەکیم ئەگەر بە هەزاری وەکو من توپەی بڵێ کردایەکە لێ هەردێت من ناتوانم بڵم مەیە خەڵک هەردێ بەس کردێت ئەتوانێت لەمە دوا بیر کاتەوە بە شێوەیەکی ڕسمی بێ مادام تۆ 8 ساڵ خوێندوو تا شەهادەیەکت هەیە ساڵێکیش بخوێنە بۆ زمانی ئینگلیزی بۆ زمانی ئەڵمانی ئەڵمانیا و ئینگلتەرا و کەنەدا و بەریتانیا ساڵانە ئۆڤەریان دێ بە هەزاران کەسیان پێویستە هەلی کار تۆ کە شەهادەکەت هەبوو لەگەڵ شەهادەی زمانەکە هەر وڵاتێکی ئەوروپی پێویستی بە خاوەن مینەیە پێویستی بە خاوەن هەلی کارە دڵنیا بکەوە دەگیرێت بەڵێ سوپاس دەکەم کاگرنت پشدەری ڕۆژنامەنووس و چالاکی بواری کۆچبەران کە لە سویدەوە لەگەڵمان بووی لە ناو شەمەندەفەر لە شە ساغ بێ و بە هیوای سەفەرێکی تەندروست بەڵێ بینەران هەر ڤیدیۆیەکی تری کۆچبەران دەبینین کۆچبەرانی بیلاڕوسیا کە ئێستا ژمارێکی زۆر کۆچبەر لێبان و لە بارودۆخێکی زۆر قورس داین هاوڕێ شار باژێری یەکێک لەو کۆچبەرانە و ڤیدیۆی تایبەت بۆ پێیان ناردوو سڵاوی خواتان لێبێت ئەمە کەمپەکەی حدودی بیلاڕوس پۆڵندایە ئەمە وەزعی ئەو خەڵکەیە خەڵق بە بەتانی شوێنی دروست کردووە قاعەیەکی گەورەیە کە ئێمەی تێین قاعەیەکی گەورەیە هەمووی بە بەتانی شوێنی خۆی جیا کردوتەوە ئەمە وەزعی ئەم خەڵکەیە لێرە 48 ڕۆژە لێرە 48 ڕۆژە لەم شوێنێ خواردنمان زۆر کەمە خواردن نییە قەز نیوەڕوان گەرمەکوتە تێنێ و هیچی تر ئەو وەزعی ئەو خەڵکەیە ئەمە ئەم پیاوە خاوەن پێداویستی تایبەتە لەگەڵمانایە خەڵق جل ئەشوات ئاوا هەڵیەقات لەویا بە 3 ڕۆژ 4 ڕۆژ ئەنجا وشکە بێتەوە ئەمە ڕێگەکەیەکە چی بۆ تەوالێت بۆ ئەو کەمەندەمانە زۆر ناخۆشە لێرە دوێنێش ئافرەت تێبەر بۆتەوە مێشکی یاوێتی وارسەکە سوپاس بەخوا کە سەلامەت مەوەزعی ئەو خەڵکەیە ئەوە خەڵک سەرەی گرتووە بۆ ئاوی گەرم لەوێ ئەم شوێنەی منی لێم هەمووی سەهۆڵە سەهۆڵێکی زۆرە
زارێکی سڵاوتان لەبێت ئەوەی کە بینیتان دیمەنی کۆچبەرانی کورد بوو لە بێلاڕوسیا کە لە بارودۆخی خراپ دەونەوە تا کوێستە سنوورەکەیان بەڕوویاندا نەکراوەوە بەشێکیشان گەڕاونەوە کاکتۆر کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بە حکوومەتی هەرێم ئەگەر لە ناوخۆ گوێ لە خەڵک نەگرێت لە دەرەوەش خەمی کۆچبەرانی بەسەرنێ سەرنووسی حکوومەتی خۆی چی بەسەردێ بەرداوام بێ لەگەن دەڵی مەسەری سەرکوتنی ئازادی گوێ نەگرتنی گوێ نەدان بەو ئازارانەی کە خەڵکەتی لە ناوخۆ وە کۆچبەرەکان لە دەرەوە کاک حەکیم ئەم دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەتوانین بڵێن بە هەندێک دەستکاریەوە دەوری دەسەڵاتێکی سیعمارە بینێت یعنی هەمانەوەی کە دەسەڵاتێکی داگیر کرد بەڵێ بێگومان دەسەڵاتی داگیرکرد چییە کە تۆ وڵاتەکە لە بەرچاوە چی داگیر کردووە سیرکە ئێستا ئەمانە ئینتیمایان نێشتووە باشە یعنی ناومێدێکی گەوریان چاندووە وایان کردووە کە خەڵک لەسەر تەلەڤیزیۆن لە شوێنەکان بە تەواوەتی نەفرەت لە کوردبوونی خۆیەکە یعنی ئەم نمونانەمان هەموو لە میدیاکانەوە بینیوە خەڵک هەڵدێ لە نیشتیمان و سەرۆت و سامانیان بۆ خۆیان قۆرخ کردووە و هەروەها حکومڕانیشان هێناوە کاتوانم بڵێم لە جیهانە لە خراپیا وێنەی نییە یعنی ئەگەر بەعس لە ڕووی جەستەییەوە جینۆسایدی ئەم میلەتەیە کرد ئەوە ئەمان لە ڕووی با بڵین ڕۆحیەوە ئەنفالی ڕۆحی تاک بە تاژی ئینسانی کوردیان کردووە یعنی هەر لەم سەروبەندی سەری ساڵا کە من لە ڕۆژانش نووسی بووم یعنی ئەم هەموو نەهامەتی و ئەم هەموو تراژیدیا و ئەم هەموو هەواڵە دڵتەزیێنە ئەبێ بە میوانی ماڵەکانی هەرێمی کوردستان کە بەعسیش هەر بە هەمان شێوە یعنی بۆ نمونە لە ساڵەکان کۆتایی ساڵی 86 و سەرەتای ساڵی 87 ژمارەیەکی زۆر مناڵی خوار 18 ساڵ مێر مناڵی خوار 18 ساڵ هەمیانی کرد بە 18 ساڵ و ئەعدامیکردن و ڕەمیکردن و لە ڕێی لژنەی پزیشکیەوە بە دیاری بۆ ماڵەکانی ناواتە مەرگ و ناومێدی خاڵی مشتەرەکە لە بینی دەسەڵاتی پێشوو ئەم دەسەڵاتە بۆ ئەوەی کە هێندەی تر خەڵک ئەم خاکە و ئەم نیشتیمانە و ئەم وڵاتی لە بەرچاوکەیە و ئەم مۆدیێلە لە ڕاستیە ئینسان هەرچی سەیریەکە لە مۆدیێلەکانی بنعەلی و حوسنی مبارەک و ئێستا کتێبێک دەرچووە لەسەر ڕوخانی دەوڵەتی تونس سپۆت دەولە پۆلیسیە یعنی ئینسان کە خوێنێتەوە ئەتوانم بڵێم ڕێک واقعی هەرێمی کوردستانی هێتە بەرچاو ژمارێکی زۆر دەرچوویدا نەمەزراو نەبوونی هەلیکار حکومڕانیەکی خۆرەخراو بۆ بنەماڵە کۆمەڵی خێزان و کۆمەڵی بنەماڵێت لە چواردەوری ئەم حکومڕانیەن کە بە تەواوەتی سەیتەریان هەیە بەسەر هەموو بەسەردێ ئەو هەموو نعادەلەتێ بەرامبەر ئەم حکومڕانیە لە هەرێمی کوردستانە ئەم مۆدیێلە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەڕاستی زەمینەی مانەوەی نییە بە بڕوای من لە بەردەم تێکچوونێکی حەتمیایە و ئەمانە ناشتوانن ئیسلاحی ڕاستەقینە بکەن چونکە ئەوەی کە ئەمانی ڕاگرتووە ئێران و تورکیایە پارەیە و هێزە هەر گۆڕانکاریەک لەمانە لە ڕاستیە بە کۆتاییهێنانی ئەم مۆدیێل لە حکومڕانیە کۆتایی دێدێ بۆیە ئەمەندەش بێباکن خۆیان باش ئەزانن چیان چاندووە و ئەزانن ئەنجامەکەی چییە من جارێک دێڵێمەوە بەردەوامی ئەم مۆدیێلە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە خۆی لە هەناوی خۆیان مەرجی خۆی هەڵگرتووە اینجا ئەمە درەنگ یازوو بەڵام بە دڵنیایی ئەم مۆدیێلە خراپە کە لە دنیا وێنەی نییە چارەنووسەکەی ئەوەیە کە هەمان چارەنووسی بنعەلی و قەزافی و سەدام و حوسنی مبارەک و ئەوە چاوەڕێیان دەکات سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین مامۆستای زانکۆ کە لەم بەرنامەیە لەگەڵم سوپاس دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتانەوە